کێن ئەو لایەنانی کە بەشداریان کرد لە کۆبنەوەکەدا؟ بەڵێ هەڵبەت دیارە دوای کۆتاییاتنی 15مین کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنە کە لە مانگی ڕابردوودا ئەمڕۆ یەکەم کۆبنەوەی ئاسایی خۆی ئەنجام داوە. دیارە کۆبنەوەکە لە کاتژمێر 9 بەیانی دەست پێ کردەوە و لە ئێستاشدا پاش کەمێکی تر کۆبنەوەکە دەست پێ دەکاتەوە دووبارە ئەوەی ئەبینرێت لێرە ئەندامانی دەستەی بەڕێوەبەری کەنەکەن پێکاتوە لە سەرجەم هێز و لایەنە سیاسەکانی هەر چاوپارچەکەی کوردستان دیارە جگە لە پارتی دموکراتی کوردستان لە ڕاستیە ئەو بابەتانەی کە ئەمڕۆ باسییان لێ کردووە باسی بەردۆخی سیاسی هەر چاوپارچەکەی کوردستان هەروە بەتایبەت لە ئێستادا بەردۆخی سیاسی باشووری هەرێمی کوردستان لەلایەکی ترەوە دەربارەی میدیای ئازاد بەتایبەت NRT و KNN کە لە ئێستادا هەردوو ئۆفیسەکانیان لە هەولێر و دۆک داخراوە لە ئێستادا ئەندامی دەستەی بەڕێوەبەری کەنەکە لای من میوانە بەڕێز بەهزات ئەمێ پرسیاری بکەم کە کۆبنەوەکەی ئەمڕۆ زیاتر باز لە چی ئەکرێت. سەرەتا زۆر سپاس بۆ جەنابەت. دیارە کە لە ئێستادا پاشکەمێکی تر کۆبنەوەکە دەست پێکات باسی چیتان کردووە لە بەیانیوە تاوەکو ئێستا؟ بەڵێ زۆر سپاسان دەکەم کە ئەو دەرفەتان بێن و خۆشتان بەخێر بێن بۆ کۆبوونەکە. من ئەمێ قسەکەی جەنابەت سەرڕاستکەمەوە. کۆنگرەی نەتەوەی کوردستان علاقەی بە چی حزبێکەوە نییە، ئەوە نییە میتوان هەموو حزبەکان یان هەموو لایەنەکانی سیاسی چەترێکی گەورەی هەموو نەتەوەی کورد و کوردستانە. هەر حزبێک بۆی هەیە ئەندام حزبێک بۆی هەیە بڵێن چاودێر لە مەسایل پرسە نەتەوەی و نیشتیمانیەکانی کوردستانە. بەگەشتی وەکو جەنابی شار بێدا ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی دەستەی نوێ و هاوسەرەکانی تازەی کۆنگرەی نەتەوەی کوردستانە کە لە کۆبوونەوەی جیاتی گشتی 15مین 25 و 26 و 27 مانگی ڕابردوو ئەم بەڕێوەچوو. بەگشتی ئێمە کۆبنەوەکە لەسەر چەند خاڵێکە ئێمە خۆ ئامادەکردن و پلانسازیە بۆ پێشە ڕۆژ پرسە نەتەوەی و نیشتیمانیەکانە ئەکەینە بەر باس و لێکۆڵینەوە. بۆچی پارتی دموکراتی کوردستان نابێت بە چاودێر یاخود نابێت ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە ئێستادا زیاتر لە 47 پارت و هێز و لایەنی سیاسی ئەندامن لێرە؟ وەڵاهی ئەتوانن بچن پرسیار لەوام بکەن لە خۆیان بکەن ئێمە ناسای. بەڵام ئێوە دیارە قسەتان کردو لەگەڵیانەوە؟ بەڵێ ئەوان شتێکە من ناتوانم لێرە باس بکەم، بەڵام ئەتوان بچن لە خۆیانە پرسن بۆچی ناو کۆنگرەی نەتەوەی کوردستان. هیچ داواکاریەک هیچ مەرجێکان هەبووە یاخود لە ماوەی ڕابردوو کۆ 15مین کۆنگرەکرا؟ من ناتوان باسی ئەوە بکەم. بۆچی؟ نەخێر بە باسی کۆبوونەوە و ئەو پرسە گشتەکان بکەین ناچێن ناو مەسەلەکەی لایەنگیری و بڵێن وەکو حزبێکی سیاسی. بەشداری نەکردنی پارتی کاریگەری دەبێت لەسەر کۆبوونەوەکانی ئێوە؟ نازانم کاریگەری بێکارنەوەی ئەوە پرسێکە تایبەتە بە خۆیانەوە ئەتوانن بچن پرسیار لە خۆیانەوە بکەن. سەبارەت بە بەردۆخی سیاسی لە ئێستادا لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان چۆن باستان لێوە کرد، چۆن هەڵتان سەنگاند؟ بەڵێ خۆی ئێمە پێش هەفتەیەک بڵێن بانگ و بانگاوازەیەکمان بۆ ئەو پرسێکە لە باشووری کوردستانە بڵاو کردەوە بەداخەوە ینی بە شێوەیەکی گشتی من لەو ڕستەیەدا چڕێکەمەوە کە ڕاستی جێگای نیگەرانی ئێمەیە. هەوڵێن ئێمە وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان لە بانگاوازەکەی ئەوەمانە ئێمە هەوڵ دەین کە ببینە بەشێک لە چارەسەری کێشەکانی باشوور و هەموو کوردستان. دەربارەی ئازادی میدیا لە ئێستادا لە هەردوو هەولێر و دهۆک نووسنگانی NRT داخراون، بۆچنی ئێوە چییە سەبارەت بەمە؟ شتێکی خراپە بەگشتی ئەگەر تۆ ڕێگە لەبەر ڕاگەاندنی میدیای ئازادا بگریت و بڵێ نەهێڵین کاری پسپۆری خۆیان بکو ڕاگەاندن ڕاگەاندنی مەسەڵەن جومگەیەکی زۆر ئەساسە بۆ پێشکەوتنی ملەتان و گەیشتن بە مافەکانی بەتایبەتی ملەتی ئێمەی کورد و کوردستانی. لە خاڵێکی تریشا ئێمە لە بانگەوازەکە ئیشارەتمان نایانی بانگمان بۆ هەموو دەستگای میدی ئەهلی و حکوم و حزبیەکان کرد کە ڕاستی شتەکان بەرپرسانەوە مامەڵە لەگەڵ ئەو ڕوودا و بویارانێکە لە کوردستانە هەیە و بەردیش مەگرن نەتانێت تفەن بە تاریکیەوە منن. لە کۆتاییە ئێوە ئەتانەوێت یاخود ئامانجی گەورەی ئێوە چییە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە؟ خۆی لەسەر هەندێک بناغە و ڕەکیزەی ئەساسی دروست بووە کۆنگرەی نەتەوەی کوردستان. یەک لەوانە مثلا یەکگرتنەوەی هەموو پاشا ئێمە باوەڕمان بەو سنوورانیە دەستکردارە نیە. کورد کێشەی کورد هەموو یەکە، کورد و کوردستانیشان ئێمە بەتەنانەت کوردین لە کوردستانە. ئێمە دەتوانین سەکوەیەک یان مثلا وتارێکی سیاسی مشترک ینی هاوبەش لە هەموو کوردستان دروستکەین بۆ ئەوەی زووتر لە مەسەلە دەماسەکەنە خەڵکی دەرەوە ئەوروپا و ئەمریکا و دنیا لێمان تێ بگەن و ئێمەش زووتر بگەینە مافەڕاوەکانی خۆمان. زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر سپاس بۆ ئێوە. هەڵبەت دیارە
وەکو میوانەکەم ئاماژە پێکرد ئەمڕۆ کۆبنەوەکە دەستی پێکردو لە کاتژمێرنەوە هەروە بەردەوام دەبێت تاوەکو ئێوارە کۆبنەوەکە بە شێوەیە گشتی بازکردن دەبێت لە بارودۆخی سیاسی هەر پارچەکەی کوردستان هەروە لەلایەکی ترە دەربارەی ئازادی میدیا لە چوار پارچەکەی کوردستان و هەروە دانانی پلان و بەرنامەی استراتیژی داهاتوو دیارە کەنەکە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە ئەمڕۆ بڕیاری لەسەر دەدەن. بەڵێ بەرزان جیاواز لەم کۆبنەوەی کەنەکە دەمێ بزانم یەکێتی ئەوروپا کە بارگاکەی لە بڕۆکسلە چۆن باس لە دۆخی ئێستا هەرێمی کوردستان دەکات ئەگە قسەیان لەبارەوە کردبێت. لە ڕاستیە شوان تاوەکو ئێستا بە شێوەیەکی فەرمی بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا یاخود پەرلەمانی ئەوروپا قسان نەکردووە سەبارە بۆ بەردۆخی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان یاخود لە باشووری کوردستان ئەگوزارێت بەڵام ئەگەر ڕێگەم پێ بدەیت زۆر بە کورتی لە میوانەکەم ئەپرسم بزانم ئەوان وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە چیان کردووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە باشووری کوردستان یاخود کێشەکانی تری ڕۆژئاوا و هی باکوور زۆر بە کورتی لێ پرسم ئێوە وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە چیتان کردووە کە لە ئێستادا بارودۆخی سیاسی ئالۆزە لە باشووری کوردستان هەروە لە تورکیاش باماشەوە لە ڕۆژاواش. خۆ بگەشتەوە کاری دیبلۆماسیەکە کە بینە مثلا دەرەوە ئێمە وەکو کەنەکە ئەتوانین وەکو مثلا خطابکردن لەگەڵ یەکێتی ئەوروپا و دەوڵەتانی دنیای ئەمە کۆمیسیۆنی دیبلۆماسیمانە هەوڵمان داوە ساڵی 4 تا 5 کۆنگرە لە ئێستا یاخود ئەمڕۆ یاخود دوێنێ ئێمە لەو کۆبوونەوەیان بۆی پلانسازی دانین بۆ ساڵی ئایندا بۆ مەسەلەی باشووری ساڵیاندا ئێستا بارودۆخەکە ئێستا ئالۆزە لە کوردستان یاخود لە تورکیا ئێستا لەم کۆبوونەوەی باسیەوەکەن کە پلانتان هەبێ بەنامەتان هەبێت کە لەگەڵ بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا کۆ ببنەوە باسی ئەو بارودۆخە بکەن. بەڵێ بێگومان ئێمە لە پلانسازیمان هەیە و ئێمە ئێستا ئەو دانیشتنی ئێستا باس لەوە ئەکەین. زۆر سوال بۆ جەناب شوان وەکو میوانەکەم باسی کرد ئەوان لە ئێستادا لە کۆبوونەوەکە باز لەوەکەن کە چی بکرێت بۆی بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا بێنە سەرخەت و قسەیان هەبێت لەسەر ئەو بارودۆخەی کە لە باشووری کوردستان ئەگوزێرێت یاخود لە پارچەکانی تری کوردستان. سپاس بۆ بەرزان حەسەن پەیامنێرمان لە بڕۆکسڵی پایتەختی بەلجیکاوە.